لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی بەهار و جەژن و بۆنە کوردیەکان بازاڕەکانی شاری هەولێر ڕەنگێکی جیاواز دەپۆشن و خواز لە سەردورینی جلی کوردی زیاد دەبێت. 5-6 نەوە جل هەیە ئێستا، یەک لەوانە کراسی بە قۆبچە، مراتخانی قەدیمەیە، چۆغەر قەدیمەیە، پێشانەکە بەس چۆغەر هەبوو لەگەر مراتخانی. هەموو ساڵ لە مناسبەکان ئیش زۆرە، بە تایبەتی نەورۆز، بەس ئەو ساڵ لەگە ساڵەکانی دی فەرقی کەمترە. جلی کوردیش ئەنواعی هەیە، مۆدیلی هەیە، ئەو مەرەس هەیە و قوماش هەیە و ستایلەکان فەرق دەکات. جلی کوردی تایبەتمەندی نەتەوایەتی هەیە و ئاوێتەی مێژووی هەزارەها ساڵی گەلی کووردە، لەگەڵ ئەوەش بە تێپەڕبوونی کات گۆڕانکاری زۆری بەسەر هاتووە و تەواوکەری جلی کوردیش کڵاو و جەمەدانیە کە لەگەڵ جلی کوردی دەپۆشرێت. خەڵک پێش نەورۆز دێ بۆ دروستکردنی جلی کوردی، دوورینەکانیش هەر کەسە و بە ئارەزووی خۆی، سنەیمان هەیە، مراتخانیمان هەیە، کراسیمان هەیە، چۆکەمان هەیە، هەر کەسە و بە گوێرەی ئەوەی خۆی هەر جۆرە دوورینێک داوا بکە ئێمە بۆی دەدوورین. بەڕاستی تەواوکەری جلی کوردی کراو جەمەدانیە، چۆن دەرێی ئینسان ئەگەر کاتێک قاتەکی کوردی لەبەر کاتن پشتێنی لە پشتێنە بیتن تەواوکەر نییە. کراو جەمەدانیش دیارە لۆ فەرهەنگی کوردی، لۆ کەلەتوری کوردەواری کراو جەمەدانی دەبێتە مای ئەوەی کە تەواوکەری جلی کوردی بیتن. زیاتر بۆ نەورۆز سادەیە، وەکو بڵێ نازە حەریرە زۆرجێت ئەو شتانەیە کە دەڕواتن زیاتر لە بۆ نەورۆز. ژنانی کوردیش جلی تایبەت بە خۆیان هەیە، بە هەمان شێوە لە سنوورێکەوە بۆ سنوورێکی تر جیاوازی هەیە. لەگەڵ هاتنی هەموو ساڵێکی نوێ مۆدیلی جیاواز و شێوازی دوورینی دەگۆڕدرێت. سەرباز محەممەد، گەلی کوردستان، هەولێر.